بەهۆی ئەو بارانبارین و لافاوەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا سنووری ئیدارەی گەرمیان و چەند ناوچەی کێرێمی کوردستانی گرتەوە. سنووری ئیدارەی گەرمیانش بێبەش نەبوو لە زیانەکان، نزیکەی 150 ماڵ ئاوی تێچوو، تووشی زیانێکی زۆر بوونەتەوە. بەڵام ئێمە ئەمڕۆ بەدەداچوون لەسەرەوەکەین ئایا ئەو کەسانی کە زیانمەند بوون ئایا قەرەبوو دەکرێنەوە. هاتوونەتە ئیدارەی گەرمیان و لە لای بەڕێز بێستونژاڵەی بەڕێوەبەری کۆچ و کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکانی گەرمیانین. ئەمانەوە بپرسین کاک بێستون سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس بۆم دەرفەتە. ئایا ئەو کەسانی لە سنووری ئیدارەی گەرمیان بەتایبەتە قەزای کەلار و قەزای ڕزگاری زیانیان کردووە ئەو چۆتە ماڵیانەوە زیانەکانیان چی بوون و ئایا ئێوە قەرەبووتان کردوونەتەوە وەکو ئیدارەی گەرمیان؟ زۆر سپاس بۆ دەرفەتە. ئەڵبەتە وەک ئێوەتان نزیکەی 150 خێزان لە سنووری ئیدارەی گەرمیانە بەداخەوە بەهۆی بارانەوە لافا و ڕۆشتۆتە ناو ماڵەکانیان و تووشی زەرەروزیان بوون. جۆری زەرەروزیانەکان خراپبوونی کەرەستە و کەلوپەلی ناوماڵ، فەرش، ئامێرە کارەباییەکان و هیواشیان هەیە بەڕاستی تەواوی کەرەستە و کەلوپەلەکانی تەلەف بوون و هیچی ماڵەکەی بەکەڵک نەماوە. ئێمە لایەنێکی هەمانگی کارین وەک بەڕێوەبەرایەتی کۆچ و کۆچبەران وەڵامدانەوەی قەیرانەکان. ئیشمانەوەی کە هەمانگیەکەین لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی تر لەگەڵ ڕێکخراوەکانە بەمبەستی وەڵامدانەوە بۆ هەر قەیران و کارەساتێکە لە سنووری ئیدارەکەیان ڕۆدا. هەر لە ساتە وەختی قەیرانەکەوە، ینی هەر پێش لە وەختی ئامادەکاریەکانەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکە ئامادەکاری و هەمانگیمان کرد لەگەڵ بەرگری شارستانی، پۆلیس، لایەنە پەیوەندیدارەکانی تر. ئەلبەتە هەموو ئەمانە بە چاودێری و سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان. ژوورێکی هەمانگی و ئۆپەراسیۆن لە ئیدارەی گەرمیان هەیە کە لە وەختی قەیران و کارەساتەکانە چالاکە بێتەوە. لە ناو ژوورەکەیە وەک بەڕێوەبەرایەتیەکە شەمانگیمان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە کردووە. بەڕاستی ئەوەی کەمای دڵخۆشیەوەیە کە وەڵامدانەوەی لایەنە پەیوەندیدارەکان بۆ کارەساتەکە ئەو جارە لە ئاستێکی زۆر بەرزا بووە. بەرپرسانی ئیداری سنوورەکە بە سەرپەرشتیاری ئیداری گەرمیان و بەڕێوەبەرەکانی تریشەوە کە پەیوەندیان هەیە بە قەیران و کارەساتەوە بە درێژایی ئەو شەو ڕۆژەی باران و لافا و لە مەیدانا بوون لە هەر شوێنێک کە کێشەیەک دروستە بوو دەست بەجێ بە حوزوری مەیدانی ڕاستەوخۆ چارەسەرەکرا. بەداخەوە لە دوای هێوربوونەوەی بارودۆخ و لافاوەکە کاکە ئەیوبی جوانە مەرگ بوو. کاکە ئەیوب بۆ مناڵە گیانی لەدەستدا لە وەختێکا کە هیچ مەترسیەکی لافا و کارەساتەکە نەما بوو. بەڕاستی لە پاڵ دوعای سەبووریا بۆ دایک و باوکو کە سوکاری ئەو بۆ ئێمە ڕووداوێکی ئێژگار ناخۆش بوو. لە پەیوەندی بە دوای ڕووداوەکەشا ئەوەی کە قۆناغی فریاگوزاریە، لە قۆناغی فریاگوزاریە هەموو خێزانانەی کە بەهۆی لافاوەکە زەرەروزیانیان بەرکەوتووە نزیکەی لەوان زیاتریش ئەڵبەتە نزیکەی 500 خێزان لەلایەن بەڕێوەبەرایەتی کۆچ و کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکانەوە بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوی مانگی سووری عێراقی پاکێجێکی خواردن و پێداویستی و نوێن و ناوماڵیان دراوە تێ. ئەم 500 خێزانە 158 خێزانیان لە کفری بوون، 220 خێزانیان لە کەلار بوون و 122 خێزانیشیان لە ڕزگاری بوون. پێشەوەش بە هەمانگی لەگەڵ دەستگای ڕوانگە 200 خێزان پێداویستیە گەرمکەرەوەکان و سۆبا و بەتانی و فەرش و ئەو پێداویستیانیان بۆ دابین کرابوو. ئێمە لە ئێستاشە لە هەمانگیان لەگەڵ بەڕێوەبەرایەتی کۆچ و کۆچبەرانی عێراقیان ئەو دەستگایی کە کۆچ کۆچبەرانی عێراقە لە سەراسی سلێمانی بە مەبەستی دابینکردنی سێتی قاپ و قاچاق و خۆراک و پاکەرەوە بۆ ئەو خێزانانە. هەروەها هاوکات خەریکی مەسحێکی مەیدانین بۆ ڕاوەستان لەسەر هەم زەرەروزیانی هاوڵاتیان هەم دام و دەستگا حکومیەکانی. شەمەش بەمبەستەوەی کە بەڵێنێکەیە لەلایەن عێراقەوە قەرەبوو بکرێنەوە چەنە بەداخەوە تا ئێستا زیان لێکەوتوانی لافاوەکەی 2 ساڵ پێشی گەرمیان و کەلار قەرەبوو نەکراونەتەوە لایەن عێراقەوە هیچ قەرەبووکردنەوەیان پێ نەگەیشتووە. بەڵام ئیشی ئێماوەیە کە لەسەر زەرەروزیانەکان بۆستین لە ئێستا لە قۆناغی کۆتایی تەقیمکردنی زەرەروزیانەکان و تۆمارکردنیانان و دوای ئەوە شەڵبەتە ئەوە درێتە لایەنە پەیوەندیدارەکان هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە حکوومەتی عێراقیش. کاک بێستون بەشێک لە ماڵەکان بەتایبەت لە قەزای کەلار و لە گەڕەکی گۆران تەنانەت هیوایان هەیە چقوڵێکشی بۆ دەرنەچوە، هیچی بۆ دەرنەچوە. ئەمانە چیان بۆ کرێ کە تایبەتن؟ وەڵام من هەر وەک خۆم کە لە بواری کاری خێرخوازیە ئیشەکەم و لە پەیوەندی بە بەشەکەشا کە خۆشبەختانە کاری ئیداریەکە شەمەر پێوەستە بە کاری خێرخوازی و بەهاناوەچوون و فریاگوزاریەوە لەگەڵ هەم دەوڵەمەند و
خواپێداوەکانی گەرمیان هەم لەگەڵ ئەوانەی کە لە بواری کەمپینی فریاگوزاری و بەهاناوچوونی شاکارەکەن هەوڵێکی زۆرمانداوە کە هەنێک لە ئازارەکانیان کەم بکەینەوە بەڕاستی و کارەساتە بۆ خێزانێک کە ینی لە پڕێکا کەوت بێتە سەر سفر و سەرساجی علی و هیچی بەدەستەوە نەما بێ زەحمەت و گرانە بەڵام هەوڵەکانی ئێمە بۆ وەکوتم لە قۆناغی فریاگوزاری و دوای ئەوەش لە قۆناغی بژانەوەیە بۆ بەهاناوەچوونی ئەو خێزانانی کە زیانیان بەرکەوتووە بەردەوامە بێ. ئێمە بینیمان گەرمیانەکان هاوشانی خەڵکی شارەکانی تر کەمپینیان ڕاگەیاند هاوکاری چەمچەماڵ بوون بۆ کەسانی کە زیانیان لێکەوتووە ئەمە تا چەند ئیدارەی گەرمیان ئێوە هاوکاری ئەو ڕێکخراوانە بوون ئەو کەسانە بوون کە خۆبەخشانە و کارانەیانە کرد. ئێمە لە بەڕێوەبەرایەتێکی خۆمان با بڵێم ئێمە ینی هەر جۆرە کاراسانیە کە پەیوەندی بە و فریاگوزاری و کەمپینانەوە هەبێ ئەو پەڕی کاراسانی پێشکەشەکەین ئەلبەتە گەرمیانی بوون خۆی خوێنێکی گەرمەکە لە جەستە ئینسان ناوکڵێ بۆ بەهاناوە چوون و میهرەبانی نواندن و بەدەمەوە بوون چەمچەماڵیش بەشێکە لە گەرمیان بۆیەوە هەر گەرمیانیە بەهانەی گەرمیانیەوە چێ گەرمیانیە لەگەڵ گەرمیانیان ڕاوەستێ کورد قەدەری وا بووە کە ڕوبەڕووی هەموو میحنەتەکانی خۆی بەتەنیا بۆتەوە و سوپاس بخوا لەمەشا کەم تەرخەمی نەنواندووە بەڕاستی ینی ئەو هەڵمەت و کەمپینانەی بەهاناوە چون کە هەم لە گەرمیانەوە بۆ گەرمیانیەکانی چەمچەماڵە کرێ هەم لە کوردستانی شەوا کرێ من زۆر جار لە ئاز دیمەنێک لەو دیمەنانەی بەهاناوە چوونە هەروەک بۆ دیمەنەکانی کارەساتەکە گریان کە بەسەر خوشکبرانی خۆمانە لە چەمچەماڵ هات بەڕاستی دیمەنەکانی بەهاناوە چوونیش گریاندنی بەڵام گریانێکی جیاوازتر گریانێکی هەست بە شکۆ و شانازی و خۆشیکردن بۆیە هەماهەنگی و هاوکاری و پێشکەشکردنی هاوکاری ئەمە پێمان وایە کە دام و دەستگار ڕسمیەکان ئەبێ هاوکاری خەڵکو و کەمپینە میلیەکان و ڕێکخراوەکان بن و بەیەکەوە دیمەنەکە تەواو بکەن بەو ڕێژدا هەرچیمان پێ بکرێەوە چیمان دەتوانە بێ درێغی ناکەین هەروە خۆمان بەشێکین لەو کەمپینە میلیانە ئێمە لەگەڵ خەڵکی خۆمانە لەو کەمپینانە هاوکاریکردنی خەڵکی چەمچەماڵە بەشدارین وەکو دامەزراوە مؤسسەش ئەو پەڕی هاوکاری و هەمانگیان لەگەڵاکەین. زۆر سپاس بەڵێ بینەرانی کۆباس ئەوەی گوێبیست بوون بەڕێز بێستونژاوایی بەڕێوەبەری کۆچ و کۆچبەران و وەمامدانەوەی قەیرانەکانی سنووری ئیدارەی گەرمیان بوو کە ئاماژەی بەوە کرد ئەمان وەکو بەڕێوەبەرایەتیەکەیان هاوکار و هەماهەنگن لەگەڵ بەشێکی لە فەرمانگەکان لە سنووری ئیدارەی گەرمیان و لە ڕێگەڵ ڕێکخراوەکانیش هاوکار بوون بۆەوەی کە بتوانن ئەو ماوانەی زیانیان کردووە هاوکاریان بن وەکو پێویست بەڵام تاوەکو ئێستا ئەوەی هەیە لەلایەن ڕێکخراوەکانەوە و لەلایەن ڕێکخراوەکانی سنووری ئیدارەی گەرمیان یا ڕێکخراوەکانی هەدەرەوەی سنووری ئیدارەی گەرمیانیش هاوکاریان هێناوە بەڵام ناشی شارینەوە وەکو پێویست نەبوون هاوکاری ئەو ماوانە هێشتا ماوە و گرنگە هاوکاری دیکەیان بکرێت چونکە بەشێک لەو ماوانە لە سنووری ئیدارەی گەرمیان هیچیان بۆ دەرنەچووە و هاوکاری پێویستیان پێ نەگەشتووە.